هەڵووی زیادکردنی باج و ڕسومات ئەمجارە لە سەرشانی کارگە و شوێنە پیشەسازیەکان نیشتەوە زیادکردنەکە بە جۆرێکە حەڤە هێندەی ساڵانی پێشووە پێش بڕیارەکەی حکوومەت هەر کارگە و شوێنێکی پیشەسازی بۆ 1 مەتر چوارگۆشە 150 دیناری لێوەردەگیرا ئێستا هەر ئەو مەترە زیاد کراوە بۆ 2500 دینار. کرێی ساڵانەیە بەپێی ئەو گرێبەستانێک کە لەگەڵیان کرایە نرخی پێشتر کە وەکو باسمان کرد 150 دینار بوو بەڵام لە دوای یەکی سێوە بووە 2500 ئەوەش ئەوانە دەگرێتەوە ئەو گرێبەستانەی کە دێن سەردانی شارەوانی دەکەن ئایا گرێبەستەکانیان تەواو بووە یان گۆڕانکاریەک لە پیشەکەیان دەکەن لە کارگەکەیان لە خاوەنداریەتەکەی تەنازولاتێک دەکرێت یان مۆڵەتەکەی دەگۆڕێت ئەو کات کە دێن سەردانی ئێمە دەکەن ئەو کرێی بەپێی ئەو ڕێنماییە نوێ لە یەکی سێوە کە تەعمیم کراوە لیان وەردەگرین. بڕیارەکە ئێستا لە بواری جێبەجێکردندایە ئەگەر خاوەن کارگەیەک یان شوێنێکی پیشەسازی لەم ساڵدا سەردانی فەرمانگەی پیشەسازی و بازرگانی بکات ئەوا دەبێت بەو سیستەمە تازە باج و ڕسومات بدات. ئەم پیاوە خاوەنی کارگەیەکە لە شاری هەولێر سەبارەت بە بڕیارەکەی حکوومەت یەرێم نیگەرانی خۆی نیشان دەدات و دەڵێ لە بارودۆخێکی خراپی ئابووریدا کارگە و پیشەسازانیش زیانی زۆریان بەرکەوتووە بۆیە ناکرێت باجیان لەسەر زیاد بکرێ. بەقۆی وەکو ستەندەر شتەکە حکوومەت دا ئەوەی هەیە حکوومەت زیاد بکات لەبەرەوەی عەقدت تەواو بووە بەڵام کە زەروفی ئێستا مستەقر نییە باشتر وایە ئەگەر نەکرێ باشترە ئەگەر نەکرێ باشترە ینی بۆ نمونە وەکو کرێچیە ئێستا لەسەری زیاد بکەی پێی نادرێ من ئێستا یەک لەوانەمە 6 کارگە لە تەنیشتە خۆم داخراوە 2 لە دوای خۆم 2 لەو تەنیشتەم 2 لەو تەنیشتەم داخراون ئێستا هەر ئیش ناکەن کە ئیش نەکەن کرێ ئیجارەکەی پێ نادرێ. بڕیارەکە سەرجەم ئەو کارگە و شوێنە پیشەسازیانە دەگرێتەوە کە مۆڵەتیان لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی وەرگرتووە. هێرش قادریان ئارتی هەولێر.